ئیسلامیەکانی کوردستان لەگەڵ ئەم هەموو ڕەخنەی بەڕێزت یان ئەم هەموو شکستەی جەنابەت ڕۆژانی تریش لە لایڤەکانیان خۆت ئاماژەی پێ دەکەیت لە دوای ئەم هەموو نشستی و شکستە و ئەم بارودۆخە ئاڵۆزە ئێستا ئەم ئیسلامیانەی کوردستان چی بکەن لەم شکست و چەقوبەستەی و ڕزگاریان بێت چارەسەر چێ بڕێی جەناب یەکەم جارە ئەم مەهزەلەیە بەشدار نەبن دیارە لە ئینتیخاباتی داهات و شادیسان بەشدار بن و مەلا بەختیار ئەم جارە بڵە بەخوا کاکە نیو کورسی بێنین واتە کورسیەکە دوو پێی هەبێ بەخوا کاکە ئێمە هەر یەکێتین و ئێوە هەر نایەنە پێش باوەڕیان بەوە هەبێ کوردستان و وڵاتێکی میلیشیاییە و سیستمێکی فرعونی حکومێکە پێویستی بە داعوەی سەیدنا موسا هەیە بۆ ڕزگارکردنی ئەو خەڵک پێویستە باوەڕیان بەوە هەبێ خۆیان مەشروعێکی ئیسلامی تەڕەحکەن لەگەڵ یەکە دانیشن کەوادری یەکتری دابنیشن بەشدار نەبن لەم مەهزەلێ جارە ئەمە هێمالکەن ئەمە و پارەی بۆ تیا سەرفەکە هەمان تاز هەمان حەمام ئەڵێن باشە چه کارتەکانە ژمێرێ کۆمیسیۆنی باڵا کۆمیسیۆنی باڵایان قوت کردوەوە داما و 4-5 کەسی ڕەشوەڕووتی تایە یەکێکیان تەجاوز بکای کوژن وەکەوەی ڕابردوو لە کەرکووک کوشتیان یا ناتوانن ئەوانە قابلە خۆ لە بەریتانیا ناژین یا لە نەرویج لە نەرویج ئەوەی کە ئینتیخاباتەکە موسسەیەکی مەرموق سەرپەرشتی هەموو شتێکەکە مەلیک ناتوانێت تەدەخولکا لە ئیش ڕئیس حکومەت و ڕئیسی مخابرات ناتوانن لە شخصی خۆیان زیاتر سەوتێک تەزویر بکەن ناتوانن هەری شتێ بکەن کە ئێمە لە موسسەیەکان نین لە دائیرەکان لە شوێنەکان لە کوردستان وڵاتی میلیشیایە هیچ دەستگایەکی نییە نە پەرلەمانە نە حکومەتە نە قەزاوەتەیە کابرا لەسەر حفاظت دزین و شیری قوت و 11 ساڵ حکومەدایی کابرایەکی داما کە پارەشی هەیە و نەیدزی ئێمە ئەبێ ئەم برا بە ڕێزانەوەکو بنی ئیسرائیل تۆبە بکەن تۆبە قالوا حطة نغفر لكم خطاياكم وسنزيد المحسنين محسنين چۆن زیادەکە لەگەڵ ئەم هەموو کارە خراپانەیەکەی کرد تۆبەیەکی سادقانە بکەن احتیمام بە دینەکە بدەنەوە وردە وردە مەشروعێکی ئیسلامی بنووسنەوە بڵن کاکە ئەمە ئێمەین ئاخۆ بزانە سۆفی و مەدخەلی و جیهادی و خۆیان و هەموو تەئیدی ئەماکەینیان ڕێکخراوەکانەوە هەم ڕێکخراوە مەدەنیانەی کە دروست بوونەوە و شخصیەتە محتەرەمانەی کە ئەیبەن بەڕێوە ئەوانش تەئیدیە بەڵێ